شارەوانی سلێمانی بەم شەوە خۆڵی لێڵ ماڵیوە و دەستی کردووە بە چاکردنی شەقامەکانی شاری سلێمانی مەقسەم لەگەڵ توانە بەهادین بەرپرسی ئامێرەکانی شارەوانی سلێمانی کە باسی لەوە کردکە لەم شەوەوە بەشێکی شەقامی بازنەی مەلیک مەحموود لە بەردەم بەرامبەر گوندی ئەڵمانی هەتاوەکو بەرامبەر شوقەکانی شاری گۆیژە بربەست دەکرێت و کاری پاکردنەوە دەکرێت بۆ شەقامەکە لەبەری لە پێشەدا بڕیبیان و بۆ سبەی بەیانی زوو دەست دەکرێت بە خیرکردنی ئەم بەشەی شەقامی بازنەی مەلیک مەحموود کە بەهۆی بارانبارین و نۆشەندەکردنەوەی لە ماوەی ڕابردوودا تێکچوو بوو. ئێستا تیمەکانی شارەوانی بەم شەوە سەرقاڵی ڕێخستن و ئامادەکارین بۆ سبەینێ بۆی قێتاو بکرێت. لۆد و قەرەباڵغێکی زۆر هەیە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود. ئەگەر ئەو کارەمیەکان بجۆزێتەوە ئەمە ئەیبینن قەرەباڵغی ئەم سایدەی شەقامی بازنەی مەلیک مەحموودە کە لە پردی دەباشانەوە دەستی پێکردووە قەرەباڵغیەکە هەتاوەکو بەرامبەر گوندی ئەڵمانیەکە شەقامە سەرەکیەکە بربەست کراوە بە مەبەستی نۆژەنکردنەوەی. بەلا قسەم لەگەڵەوە بەرپرسەی شارەوانی کرد باسی لەوە کرد کە لە هەفتەی داهاتوو هەڵمەتێکی چڕی چاکردنی شەقامەکان دەبێت بۆ نۆژەنکردنەوەی شەقامەکان. ئەو چاکردنەوانە دەکرێت کە بەرچاو بن بە شەوانیش لەمە دووە تیمەکانی شارەوانی دەست دەکەن بە کارکردن بۆ ئەوەی کە هەندێک لە شەقامەکان لە ڕۆژدا لۆد و قەرەباڵغێکی زۆری لەسرە بۆیە ناچار ئەبێت لە ڕۆژانی هەینی و لە ڕۆژانی پشوو لەگەڵ شەوانیشدا کاری تێدا بکەن بۆی کە ئاسایشی وا دروست نەبێت بۆ هاوڵاتیان. بۆیە لەم شەوە دەستکراوە بە پاکردنەوەی ئەو بەشەی کە بڕابوو بەرامبەر گوندی ئەڵمانی هەتاوەکو شوقەکانی شاری گۆیژە بەش بڕابوو پاک دەکرێتەوە ئامادە دەکرێت بەیانی زوو دەست دەکرێت بە کاری قیرکردن بۆی کە وەسبەی ئێوارە هاوڵاتیان لە گەشت و سەیران گەڕانەوە بەسەر شەقامێکی تازە قیرکراو دابڕۆن و ئاسەنگی هاتچۆ لە ناو شاری سلێمانیدا دروست نەبێت.